پرسیارەکە ئەم بەڕێزەمان ئەم برا خۆشەویستەمان نووسیوێتی السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. مامۆستای بەڕێز پرسیارێکم هەبوو دەربارەی ئەم ئاەتەی قورئانی پیرۆز: وما هذه الحياة الدنيا إلا لهو ولعب وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون. سورة العنكبوت آياتي 64. مامۆستا بەو شێوازەی هەمیشە جەنابتان ئاماژەی پێ دەکەن دەربارەی وردبوونەوە و وەستان لەسەر وشەکانی قورئان. ئەگە بتوانیت جیاوازێکی هەردوو وشەی الحەیات و الحەیەوان بکەیت بۆمان ڕوون بکەیتەوە، خۆشمان دەوێت لە پێناوی خوا و خوای گەورە پاداشتی خێرت بداتەوە. یا ڕەبی خوای پەروەردگار جەنابیشتان پاداش بداتەوە بە خێری دنیا و قیامەت، و ئێمەش جەنابتان و هەموو بینەرانی ئازیز و خۆشەویست لەبەر خاتری خوای پەروەردگار خۆشمان دەون. ئامانجی بەرنامەکەمان خۆشەویستیە. ئینشاءڵڵا خۆشەویستی لە نێوان ئێمەدا بێ وەکو ئیماندار، برایان و خوشکانی ئیماندار، هەروەها هەمومان ببین بە خۆشەویستی خوای پەروەردگار. سوپاسی ئەوە دەکەم کە ئاماژەت پێ کردووی ئینشاءڵڵا ئێمە لەو کەسانە بین کە لە خزمەت قورئاندا ورد بوونەوەیەکمان هەبێ. بەڵێ قورئان بۆ ئەوەیە جوان بیخوێنیتەوە، لەگەڵ جوان خوێندنەوەی قورئاندا بەڕاستی لێی ورد بیتەوە و لێی حاڵی بی. وشەکانی قورئانی پڕبەرەکەت و بەخشش تەنانەت من پێم وایە نەوترێ قورئانی پیرۆز. قورئانی پیرۆز وەکو وایە کتێبێکی مقەدەس، نە، قورئانی ئێمە قورئانێکی پڕ بەرەکەتە، دەریایەکی لە بنەهاتووی بەرەکەتدارە، هەروەها پڕ بەخششیشە. ئەوەندەی بەخشش هەیە، گەوهەرەکانی قورئان، پەیامەکانی قورئان لە بنەهاتوون. هەمیشە تا ئەم ئاەتە جارێک بیخوێنەوە، جاری دووەم، جاری سێم، جاری سەدەم سەیرەکەی وا ئەزانی یەکەم جارە خوێندووتەتەوە. هەموو کتێبێک دوو جار سێ جار بیخوێنەوە لێ وەڕز دەبی. سبحان الله، بەس ئەم قورئانە نەبێ کە کەلامی خالقە، کە هی ئەڵڵایە سبحانه وتعالى، هیچ وشەیەکی مرۆڤی تێدا نییە. بۆیە ئەم قورئانە حتا دەیخوێنیتەوە و ئەزانی جاری پێشوو نەتخوێندوتەوە. ئەمڕۆ شتێکی لێ تێدەگەی، ساڵێکە شتێکی لێ تێدەگەی لە هەمان ئاەتە، و ئەزانی یەکەم جارە بیخوێنیتەوە و لەو گەوهرە پڕبەهایانەی کەوا لە بنەهاتوون لە قورئان ئینسان دەرسیان لێوە دەگرێت. جەنابەت فەرمووتە وشەی الحەیات لەگەڵ الحەیەوان، ئەم دوانە فەرقیان چییە؟ جارە باس چەند سەرنجێک لەسەر ئاەتەکە بدەین. یەکەمیان خوای پەروەردگار دەفەرمێ: وما هذه الحياة الدنيا. هذه اسم إشارة لإفادة تحقيرها. یەکەم جار خوای گەورە ژیانی دنیامان لەبەر چاو بچووک دەکاتەوە، یعنی ئاوا دەستی دەخاتە سەر. وما هذه الحياة الدنيا، ئەم ژیانی دنیاە. شتێک ئاوا پەنجەت خستە سەر دەڵێ ئەمە، خوای گەورە ئاوا دەفەرمێ ئەم ژیانی دنیاە، ئەم گۆی زەویە، ئەم هەسارەیەکی ئێوەی مرۆڤ هەتا قیامەت لەسەری دەژن، ئەم ژیانەتان چاو لێ ژیانی دنیای کورت کردەوە، کەمی کردەوە، بچووکی کردەوە لەبەر چاومان. دەفەرمێ ئەم ژیانی دنیاە هیچ نییە ئیلا لەهون، وەکو خۆخافڵاندن بە یاریەکەوە وایە بۆ خۆ ڕزگارکردن لە ماندوێتی. لەهو ئەوەیە ئینسان کاتێک کە ماندوو دەبێ دەوێت شوێک بدا خۆی بەکارێکەوە مەشغوڵ دەکات، بە یاریەکەوە مەشغوڵ دەکات، گەمە و گاڵتە و گەپێک دەکات، بەڵام ئامانجدارە، ئەزانێ ئامانجی ئەم یاریە لە شوێ دەڕا بۆ شوێ، ئەمە بە حیساب پشووی مێشکی خۆی دەدا. بەڵام لەعیب ئەوەیە یاریەکی بێ ئامانجە، خۆسەرقاڵکردنی منداڵانەیە. مناڵان دەبینین هەمومان مناڵ بووین، خانوچکەیەک دەکەن، دوای لێی وەڕز دەبن و تێکی ئەدەنەوە، چەند وەخت خۆیانی پێوە خەریک دەبن، لە ئاخریدا لێ وەڕز دەبن و بەدەستی خۆیان خانۆکە تێک دەدەنەوە. دوو منداڵ دەبینی لەسەر خانوچکەیەک کە بەیەکەوە دروستیەکەن شەڕیان دەبێ، دوای هەردووچیان بەجیان دێڵن هیچیان نایانەوێ. یەکەم جا دروستیەکەن، ئەم دەڵێ هی منە، ئەو دەڵێ هی منە، شەڕیان دەبێت لەسەری، دواتر هیچیان نایانەوێ، بەجێی دێڵن ئالێ خانۆکە خۆی دەمێنێتەوە. بڕواتان هەبێ بەڕێزان، دنیاش ڕێک ئاوایە. ئەم ژیانی دنیاە با قورئان وەکو خۆی حاڵی بین. قورئان نافەرمێت دنیا واز دێبێنن، دنیا بۆ کافران باشە، تۆی موسڵمان حرامە ژیانت خۆش بێن. نا، وشەی قورئان وما هذه الحياة الدنيا، وشەی الحياة الدنيا بەکارهێنا. ئەبێ ئەم چەند ساڵێک کە ئێمە لەم سەر زەویە دەژین
ژیانمان بەڕاستی ژیانی ڕاستەقینە بێ، ژیانمان شایستە بە ژیانی مرۆڤێکی سەردەمەکەی خۆت بێ. ژیان نابێت دووشت بێ. ئەو ژیانی کە خوا لە قورئانە فەرمووی الحەیات الدنیا، ئەمە ژیانی ڕاستەقینەی سەرزەوی نابێت دووشتی تێدا بێ، نابێت زیندووبوون بێ. یعنی نابێت ژیانی من و تۆی ئینسان لەسەر زەویدا وەکو ژیانی پشیلەیەک وابێ، وەکو ژیانی چۆلەکەیەک وابێ. ئەوانش زیندون، ئەوانش ژیان بەسەر دەبن، ساڵێک چەند مانگێک ساڵێک دەنیکی دیاریکراو دەژین و دوایی کۆتایی بە ژیانیان دێ. نە خانوویان هەیە، نە ماڵیان هەیە، نە پاشەکەوتیان هەیە، نە هیچیان هەیە. ئەمانە زیندووبوونن. بەڵام نابێ من و تۆی مرۆڤ خوانەی فەرموو هەر زیندووبی، دەفەرمێ الحەیات الدنیا، ژیانێکی ڕاستەقینە بە مرۆڤت هەبێ. مامۆستای لێکۆڵەر و بیرمەندی ئیسلامی مامۆستا عەبدوڕەحمانستی خەموو جار دەیفەرموو، زۆر جوان دەیفەرموو لە خەڵکێک دەپرسی ئەڵێ ئەرێ چۆنی؟ ئەڵێ وەڵام ماوین. دەیفەرموو ماوین هیچ نییە، چۆن ماوی گرنگە. جا تۆ حتا هەیە حتا ژیانی هەیە هەر ماوین، نە ئەو ماوینە هیچ نییە. ئەوە پشیلەیەکی شەرماوە و باڵندەیەکی شەرماوە و ئاژەڵێکی شەرماوە. تۆ مرۆڤی، تۆ نابێ هەر بمێنی ئەی چۆن ماوی گرنگە، چۆن دەژی گرنگە. قورئان دەفەرمێ دەبێت ژیانی دنیاتان الحەیات بێ. بۆیە لە قورئانە دەفەرمێ الحەیات الدنیا، نافەرمێ مەعیشەت الدنیا. هەر لە وردیەکانی قورئانەوەیە. مەعیشەت چییە؟ مەعیشەت یعنی ژیانێکی مەمرە و مەژی. وەکو ئەمڕۆ موچە دێ و نایە. هێستا وا مانگی هەشت تقریبا خەریکە لە نیوەی نزیک دەبینەوە، هێشتا مەعاشی مانگی حەوت و شەشوانە لە هەندێک شوێن نەدراوە. کەواتە ئەوە مەعیشەتە. مەعیشەتێک یعنی ژیانێکی مەمرە و مەژی دێ و نایە و هەیە و نییە، ئەوە هیچ نییە. قورئان فەرمووی دەبێت ژیانتان لەسەر زەویدا ژیانێکی پاک بێ، ژیانێکی خۆش بێ. ئیسلام عەرزم کردن پێمان ناڵێ واز لە ژیان بێنن، نا باش ژیانت جوان بێت. چونکە دوعای ئێمە گەورەترین دوعا لە قورئانە کە فێری بووین ئەوەیە ربنا آتنا في الدنيا حسنة أمجا وفي الآخرة حسنة أمجا وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة، تو یەکەم جا باسی دنیا دەکەی. یا ربی خۆیان چی جوانیە لەم دنیادا پێم بەخشی. ربنا داوا لە ئەڵڵا دەکەی سبحانه وتعالى، لە پەروەردگارت، پەروەردگاری من ئاتینا پێمان ببەخشە. یعنی داوا لێ دەکەم خوایە خەزانەی ڕەحمەتی تۆ زۆر پڕە. نامەوێت ژیانم کولەمەرگی بێ، نامەوێت ژیانم مەعیشەت بێ مەمری و مەژی بێ، نامەوێت هەر بمێنم بەڵام چۆن مانێک کەرەوەی نەمردوم. ناخوا داوا لێ دەکەم ژیانی دنیام حەسەنە بێ. حەسەنە یعنی چی؟ یعنی یا ربی خوا عەقیدە و بیر و باوەڕ و خواناسیم پێقەڵات بکەی. بەخوا بەڕێزان ئەم خواناسی کە ئێستا من و تۆ جەنابن لەسەرنی، ئەو سوزدەی کە بۆ ئەڵڵای دەبین سبحانه وتعالى، ئەو جومعەی کە بەیانی دەیکەین، ئەمە هەمووی خەڵاتی خوایە. ئەوە حەسەنەیەکە کە لەم دنیادا ئەڵڵا بە ڕەحمەتی خۆی پێبەخشیوین. یعنی یا ربی خوا عەقیدە و بیر و باوەڕێکی جوانم پێبەخشی، یا ربی خوا هاوسەرێکی چاکم پێبەخشی. ئەوە حەسەنەی دنیاە. یا ربی خوایە ژیانی هاوسەریم بەختەوەرکەی، خوایە منداڵی ساڵحم پێبەخشی، یا ربی خوایە ماڵێکی خۆشم پێبەخشی. ئیسلام نەیوتۆ لە کولانە خانوویا بژی. ژیانی دنیا هیچ نییە، هەر کولانەیەکە بێ و کەپرێکە بێن. نە وەڵڵا خوایە داوا لێ دەکەم جوانترین خانوو شوێنی ژیانم هەبێ. یا ربی خوایە داوا لێ دەکەم کە هاوسەرم هەبوو، منداڵم هەبوو، خانووی خۆشم هەبوو، خوایە تەندروستیم باشکەی، خوایە لەش ساغیم پێبەخشی. کەوتتان ربنا آتنا في الدنيا حسنة. بەڕێزان ئەمانە هەموو بێنە دڵی خۆتەوە، هەمووی عەرزی پەروەردگار کە و داوای لێ بکە بە کوڵ و بەدڵ. یا ربی خوایە کارێکی سود بەخشم بە نسیب بکەی. یا ربی خوایە ڕۆژانە بێکار نەبم، پارویەک نانی حەڵاڵ پەیداکەم، نەک هەر بەشی خۆم. یا ربی خوایە ئەوەندەم پێ ببەخشی هەموو ساڵێ زەکات ببەخشم. یا ربی خوایە لە خۆم زیادم پێ ببەخشی. ئێمە بەڕێزان زۆرجار لە دین غەڵەت حاڵی بووین لە ئیسلام. یا ربی خوایە هەر ئەوەندەم پێ ببەخشی محتاج نەبم بەسمە. وەڵڵا براو دوعای تۆ هەڵەیە. نەوەڵڵا خوایە ئەوەندەم پێ ببەخشە نەک بەشی خۆم. داوا لێ دەکەم یا ربی خوایە بەشی زەکاتم هەبێ. ها قورئان دەفەرمێ چی؟ والذین هم للزەکاة فاعلون. ئیماندارانی ڕاستەقینە ئەو کەسانن کاسبی دەکەن، کەسابەتەکەیان هەر بەوەندە ڕازی نابن بەس بۆ خۆیان بژین. نا للزەکاة فاعلون، هێندە کاسبی دەکەن، هێندە کاسبی دەکەن زۆریان لە خۆیان زیادە. ئەوەندەیان هەیە ساڵانە زەکاتیان هەیە، سەدەقاتیان هەیە، دەستی بەخشندەیان هەیە، دەستی یارمەتیان هەیە. دوعا بکە بڵێ یا ربی خوا لەم ژیانی دنیادا داوا لێ ناکەم هەر ئەوەندەم بدەیە، خوا بەس قەرزار نەبم.
ئێمە زۆر جاوا فێر بووین خوا بەس قەرزار نەبم خوا بەس ئەوەندەم دێنانی ئەمڕۆم هەبێ خەمی بەیانی منەبێ نەوەڵڵا بڵێ خوایە ئەوەندەم دێنەوەی نەوەشم دەوڵەمەند بێت تۆ ئەلغەنی خوا الفەقیر نییە خوا خەزێنەکانی ئەرز و ئاسمانیەوە لێی پاڕێەوە باش ژیانی دنیات دەوڵەمەند بێ باش دەستی بەخشینت دەوێ با هەموو ساڵ زەکاتت هەبێ